چیتر زنجیرەی برێکینگ باد خاوەنی ئەڵقەیەکی دەلەدە نییە. ئاگادارن شەڕێکی گەورە لە نێوان فانەکانی جیهانی گەیم ئۆف ترۆنس و جیهانی برێکینگ بادا دروست بووە. ماوەی هەفتەیە کە ئەم شەڕە بەردەوامە، ئەویش بەهۆی زنجیرەی A Night of the Seven Kingdomsەوە. وەرن با لەم ڤیدیۆیە باسێکی بکەین. ئەڵقەی 14یەمی وەرزی کۆتایی زنجیرەی برێکینگ باد بەنای ئۆزمەیندیەس کە یەکێک بوو لەو ئەڵقانەی لە مێژووی زنجیرەیە تاکە ئەڵقە بوو، ڕێتینی دەلەدەی هەبێ. بەڵام بەهۆی ئەوەی کە ڕووداوێک ڕوویە هەفتەی پێشوو، ئەڵقەی پێنجەمی زنجیرەی A Night of the Seven Kingdoms دەلەدەی وەرگرت بوو. فانەکانی برێکینگ باد ئەمەیان پێ قبوڵ نەکرا، چون ڕێتینەکەیان دابەزان لە ئێستا 9.7 لە 10 هەیە. ئەچون ڕێتینی کەمیانەیە بۆی کە ئەڵقەکە ڕێتینی دابەزێ و تەنها ئیپسۆدەکەی برێکینگ باد دەلەدەی هەبێ. ئەم هەفتەیە هێرشی هەڵگەڕاوە لەلایەن فانەکانی گەیم ئۆف ترۆنسەوە دەستی پێ کرد و هەمیان چون ڕێتینی ئەڵقەی ئۆزمەیندیەسیان داگرت. ئێستا دەلەدە نەماوە، بڕۆنسەی IMDb کەن 9.8 لە 10 هەیە، کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشرینە هەردوو لا کردویانە. بەڵامی تر ئەمە حەق بە حەقە لەبەرەوەی کە A Night of the Seven Kingdomsiش ناڵم دەلەدەی وەرگرت بوو کە چیفانەکانی برێکینگ باد دایان کرد. ئەترەوە خۆتان بڕیار بن خەتای چییە و چییە مەوزوعەکە، بەڵام بەڕاستی شتێکی زۆر ناشرینە و نازام. یعنی من بۆیە دایمە پێتان ئەڵێم ڕێتین هیچ پێوەرێک نییە بۆ هیچ فیلم و زنجیرەیەک، تەنها ڕای خۆ گرنگە. منیش کە ڕێتینێکەیەم ڕای خۆمە، لەوانەیە شتێک لای من 9 لە 10 بێ، لای تۆ 2 لە 10 بێ، کەس نازانێ، هەریەکەوە کەوێتەوە سەر کەسایەتی خۆی کە چی بەدڵە. بۆیە فەرمونون ئەوەش شەڕێکی گەورە لەسەر بابەتی ڕێتین و شتێکی ناشرین کە دوای 13 ساڵ ئەو ئەپسۆدە دەلەدەیە بۆ بە 9.8 لە 10 کە شتێکە زۆر ناحەقیە. ئەوەی A Night of the Seven Kingdomsiش ناحەقی بوو، بەسترەڵی چی ئەم شەڕە ڕوویاوە. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ. ئەگەر تا ئێستا فۆلۆ نەکردم ئەو دوگمەیان تۆتە سەر شاشەکە بۆ شماسانکردن دەستێکی پیانە چیتە ناو ئەکاونتەکە و فۆلۆ مەکەی. ئێوە خۆشەویستن تا ڤیدۆیکە، خواتان لەگەڵ.